والله مامۆستا یعنی من ئەو شتە پێم باش نییە پێشم بەرەواژە شتێکی بەڕاستی بەس دەبێ دوو خوشک مرد بە یەک پیاوی بکەن ناشتی وا نابێت خوشکت گەورەکەم دوو خوشک نابێ مرد بە یەک پیاوی بکەن لە یەک کاتە لە یەک کاتان خوشکەکەش نابێ و ئەویش مردی پێ بکە یەکێ لەو محرماتانی کەوا حرامە وأن تجمعوا بين الأختين دوو خوشک لەلای یەک پیاو نابێت لە یەک کاتێکا دوو خوشک یەک مێردێکیان هەبێت بەڵام ئەگەر خوشکێک وەفاتی کرد دروستە خوشکەکەی تری شوو بەم پیاوە بکاتەوە ڕاستە وەڵام لە پاش پێغەمبەر یعقوبی ئەو شتە یعنی هات گوتیان نابی ئەو هەڵەبی بەس یعنی شتێکی ئەو هەڵەم زانی کە بڕوویدا لەبەر هەندێک پرسیارم کردیان زۆر پێم ئەوە بوو یعنی لە کوردستانی خۆمان شتی وا هەیە وەڵا تۆ یعنی تۆ ئاگار دەو شتە هەیە والله باسییان کرد هەر نووسیارەی خۆمانە یعنی شتێکی ئەو ڕوودایە یعنی زۆر پێش شۆک بووم ئەمش گوتم یعنی کو دەبی ئەو شتە ڕوودا لەبەر یعنی پرسیارم مامۆستا سۆران ئەوانە دیارە موسڵمان نین گینا موسڵمان ئەزانێت گەورە و بچووکی موسڵمان ئەزانێت دوو خوشک نابێت لەلای یەک پیاو بن لە یەک کاتێکدا و ئەوانەی کەوا محرماتن دیاری کراون تەنانەت نابێت پورەکەشی نابێت چکۆم سەبزام دەستنوێژیشیان یعنی دەستنوێژی لە زاوای ناشچێتن هەتا خوشتی مابی هەت بە برای خۆی حسابە وەکو ئەوانە محرماتی موقەتیان پێوتی خوشکەکەن محرماتی موقەت هەتا ئەو خوشکەی لەلای ئەو مێردە بێ لەلای ئەو پیاوە بێ خوشکەکەی دی بۆی نییە شوو بۆم پیاوە بکات ئیلا مەگەر ئەم خوشکەی وەفات بکات ئەو کاتە ئەم بۆی هەیە زەواجی لەگەڵا بکات